بە چاوێک سەیری بەغاکەن چۆن هەقی ئەمە خۆن ئانەوێ ئاوا شەقی بەغا بخۆن. عێراق داوای هەموو شتێک لە کوردەکە ئەوێ کورد هەموو شتێکی بۆ بکە. جارێکی تر هەولێر و بەغدا کۆبوونەوە دەوترێت نزیکن لە ڕێکەوتن بۆ چارەسەرکردنی موچە پەیامت چێ بۆ شاندی هەرێم و بەغدا؟ وەڵای جا ئێمە ئەمانەوێ ڕێکەون بەزایە بە گوێ میلە دەکەن نایکن ئەوانیانەوێ ینی بە چاوێک سەیری بەغاکەن چۆن هەقی ئەمە خۆن ئانەوێ ئاوا شەقی بەغا بخۆن ئەڵێ خۆم بۆ خۆمی تۆژە خۆم لێ بەغا گویان لێ ناگرێ. وڵا بە تاکید یانی شتێکە پێویستە ئێمە هەمووانوەکو کورد بیزانین ئەوەیە کە ئێمە نەقەت خۆمان بە بەشێک لە عێراق زانیوە نە عێراقیش ئێمە بە بەشێک لە عێراق زانێ و بە قەنەعەتی من کورد کێشەکانی هەمیشە لەگەڵ بەغا بە معالەقی مێنێتەوە ئەوشی کاکرێ وەقتیە و بۆ لەوانەیە بۆ مدەیەکی زۆر زەمانی بێ. بەڕێی من ئەوەی کە حەلی کێشەکانی کوردەکە یەکگرتووی کوردە لەم قۆناغا. وەڵا چی بکەن ئەبێمان تەنەزول بکەن بۆ حکوومەتی مەرکەزی ئەمانە ئەبێ ئللا تەنەزولی بۆ بکەن نابێ حەقی خۆشیان بخۆن و بەغاش بخۆن. ئەوەی کە من تێگەیشتوم عێراق داوای هەموو شتێک لە کوردەکە ئەوێ کورد هەموو شتێکی بۆ بکە و کوردیش بەلای ناچاریەوە لەبەر ئەو بارودۆخی کە فەرمانبەران و چەخۆرانی کوردستانی تایە لەوانەیە بچێتە ژێرباری هەندێک لە مەرجەکانی عێراق کە من دڵنیام نە ئێمە وەکو کورد بەدڵمانە نە حکوومەتی هەرێمیش بەدڵێتی.